باز لە زمانگیریەکەین یان باز لە دووبارەوتنەوەی وشە یان پیتەکانەکەین یان قورسی وتنی وشەیەکەکەین کە ئەمانە هۆکاری چییە لە مناڵێکە یان لە گەورە ساڵانێکە هۆکارەکەی چییە و لە ڕووی دەرونیەوە تا چەند چارەسەرێکی گونجاو هەیە بۆ ئەم بارودۆخەی کە مناڵێک یان گەورە ساڵانێک تیایدایە. گفتوگوی تەوارەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتو ئەڤین ئەحمەد پسپۆری چارەسەرکاری دەرونی. خاتو ئەڤین فەرموو. بەخێر باشی سڵاو لێبێ بەخێر. خۆشحاڵم بە ئامادەبوونەوەت. سڵاو لێبێ بەخێر بێ. فەرموو. بەخێر بێ. سڵاو لێبێ. بەعنیتان باش. بەعنی باش بەخێر بێ. سپاس بۆ تۆ. خاتو ئەڤین با بۆ دەست پێ بکەین بزانین زمانگیری چییە؟ زمانگرتن ناڕەوانیە لە قسەکردنە هەر زۆر بە کورتی ببڕێنینەوە واتە ئەو کەسانەی کە ناتوانن بەڕەوانی وەکو ئێمە قسە بکەن کێشەی زمانیان هەیە ئەمیش ئەم حاڵەتە لەکەیەکەوە دروسە بێت لە تەمەنی مناڵەوە دروسە بێت کە لە تەمەنی تقریباً 2 ساڵ و نیو بۆ 6 ساڵ. باشە جۆری هەیە ئەم زمانگیریە بڵین لە پێشەکەکە باسمەوە کرد کە کەسانێکان وشەکانیان درەنگ بووێت کەسانێکان پیتێکیان درەنگ بووێت یان یەک پیتە یان چەند پیتێکیان درەنگ بووێت کەسانێکیشان قورس ئەتوانن وشەکان دەرببڕن یان چەند جارێک وشەکان ئەڵێنەوە دواتر ڕستەکە بەدوایەت. خۆی بە سێ جۆر دیاری ئەیە یەکێک لە جۆرەکان ئەوەیە کاتێکە ناڕەوانە بێت لە قسەیە یەکێک لە وشەکان مشکلی بۆ دروستەکات لە سەرەتای کەلیمە یاخود لە ناوەڕاستی کەلیمە کە ئەکرێ ببێ بە حاڵەتێک کە قورس تعبیری لێ بکە و نەتوانێت بڵێت. حاڵەتێکی ترمان هەیە کە درێژکردنەوەی پیتەکەیە حاڵەتێکی تریش پچڕانی تایە. باش جا ئەمە هۆکاری هەیە؟ بەڵێ هۆکارەکە ئەکرێت بە زیاتر ئێمە طبعاً لایانی بڵین طبیشی هەیە و لایانی دەرونیشی هەیە ئەگەر من باسی لایەنە دەرونەکەی بکەم بڵێ هەیەی یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە ئەکرێت سایکۆجینی بێ یەکێکی تر لە حاڵەتەکان کە ئەکرێت لە ڕەسەدمەیەکەوە یاخود لە ترسێکانە لە مناڵەوە تووشی بوو بێت. باشە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەرەوە هەیە کەوتمان سایکۆجینی یەکێکە لەوانەیە کە حاڵەتی بۆ ماوەی کە لە باوانەوە بڵین بۆ یەکوازرێت. باشە ئەگەر باوانی نەیبێت بەڵام کەسێکی تر لە بنەماڵەکەیە ئەم حاڵەتی هەبێت ئەم مناڵە زۆر بەرکەوتی لەگەڵ ئەو کەسەیە هەبێت لەگەڵ ئەو مناڵەیە هەبێت ئەو حاڵەتی هەیە ئەکرێ بڵین لاسایکردنەوەیکی ئەو کەسە ئەم مناڵە تووشی ئەو حاڵەتاکات. تعبیرە ڕەفتاریشمان هەیە کاتێک کەسێک بڵین لە دایک و باوک هەیەی ئەم بووی نەگوازراوەوە بڵین لەلایەنی وراستەوە بەڵام کاتێک کە دایک و باوکێ بینێ بۆ شێوازە قساکە ئەکرێت لە سەرەتا بڵێ ئەمیش لاسایی ئەکاتەوە وەکوی کە حەزەکە وەکو ببێت بەناڕاستەوە خۆ نازانێت چیە بەڵام وردە بە ئەوەی کە گەورە ئەبێت چاکیەکاتەوە و ڕکەبێتەوە ئەو کاتە پێڵی ڕفتاریە بابەتەکە هیچ لایەنێکی نەترسە نەسەدمەیە ئەوانەی کە زۆر ئەکرێت قورس بێت لە نەترسەکانە کە لە ترسێکەوە تووشی بووە یاخود لە بینینی کارەساتێکەوە یاخود دایک و باوک بە ناڕاستە و خۆلی تووڕە بێتن یاخود بەڕاستە و خۆش. باشە ئەمە تەمەنێک هەیە لەو تەمەنەوە زیاتر ئەگەری ڕوودانی ڕووبا بەتایبەت وەکو ترسیان لایەنە دەرونیەکە بەگشتی؟ هەمووی لە مناڵیەوە ئەکرێت ڕووبدات لە تەمەنی 2 ساڵ وتمان تا 6 ساڵ ئەم حاڵەتە تقریبا لە سا یەک ئەگرێتەوە لە هەموو جیهانە لایەنە دەرونیەکە. بەڵێ باشە مادام لایەنە دەرونیەکە شۆکێک بووە ڕووداوێکی لەپڕ بووە وا هەیە دواتر ئەگەر کەسەکە توانی کۆنتترۆڵی خۆی بکات لە ڕووی دەرونیەوە ئەم کێشەیەتیایە نەمێنێ؟ بەڵێ ئەو کاتە ئێمە توانین بخێنە ژێر عیلاجی دەرونیەوە عیلاجی تەخاتوبمان هەیە کە وردە ڕێکاری بۆ ئەکرێت لە ڕێ ڕاهێنانەوە. باش خاتوەبین ئێستا شاشە و مۆبایل و ئامێرە زیریەکان زۆر بەکارهێنرێ ئەکرێ بڵین هۆکارێکە بۆ ئەوی کە مناڵ لە تەمەنێکی دیاریکراوە تووشی زمانگیری ببێت یان گرفتێک ببێت لە قسەکردنا. یەکێک لەو حاڵەتانی کە وتمان هۆکاری سەدمەیەک ئەوەیە کە مناڵ بینینی هەنێک شت ئەبینێت یەکێک لەوانەیە کە پێشوو هەمان بوو لە ساڵانی ڕابردوو زۆر لە هەمان بوو بەبوونی تەکنۆلۆژیا بەبوونی پۆبجیەوە کاتێکە ئەم حەدەسەی ئەبینی زۆر ئاسایی بوو ئەیبینی کە وەکو یاریە بەڵام وردەوای لیا هاو مشکلەی بۆ نوتقی دروستە کرد. وەکێکی تر لە ئامێرە تەکنۆلۆژیەکان بەڵێ کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئاخافتن و لەسەر قسەکردن کەوا ئاکات مناڵەکان درەنگتر فێری قسەکردن بن. باشە جا ئایا ئەکرێت کەشێک بۆ ئەم مناڵانە دروست بکرێ بۆەوەی کە دۆخەکە بۆ ئەوان ئاسانتر بکرێت ئەمانە گرفتیان بۆ دروست نەبێت بۆ نمونە مەبەستم ڕۆڵی دایک و باوک مامۆستاکان؟ بەڵێ ئێمە هەمیشە ئامۆژگاری دایک و باوکەکەین بەوەی کە بتوانن مامەڵە لەگەڵ مناڵە لەو مەرحەلە عمرەیە تۆزێک بە نەرمونیانتر مامەڵی لەگەڵا بکەن بزانن چۆنچۆنی لەگەڵ دۆخەکانە مامەڵە ئەکەن بە نمونە مەبەستمان لەوەیە کە دایک و باوک کاتێکە لە مناڵ لەو حاڵەت مەرحەلەیە لی تووڕە نەبێت
چونکە تووڕەبوونی لە پڕ کاریگەریەکی زۆری هەیە کاتێک کە خەوێکی ناخۆش ئەبینێ ئەمانە هەمووی کاریگەریەکی زۆری هەیە بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری دایک و باوکین بتوانن لەو مەرحەلە عمرێ ئاگاداری مناڵەکانیان بن لەو قۆناغانە تێی نەپەڕن. باشە جا مەبەستم لە پرسیارەکە زۆرتر لەوە بوو زۆر جار ئەمانە کاتێک بۆنونە نکتەیەکە گێڕنەوە قسێک باس ئەکەن ئەمانە ئەوە کەسەکان بە سیرەوە سریانەکەنیان هەندێک جار بەگاڵتەوە سریانەکەن متمانە بەخۆی یان زۆر زەعیفە ئەو بناغی متمانە بەخۆیە چۆنەکرێ لەمانەیە بنرێت خۆی کاتێکە ئێمە گەر باسی کە مناڵەکە بکەین کە تووشی ئەم حاڵەتە بووە یەتە سەر ئەوەی هەتا مەکتەب زۆر دەرکی نییە بۆ ئەو مۆزوعە ئەکرێت سیقە و متمانەی زۆر لا دروست نەبوو بێت ئەمیش هەر بەگاڵتە ئامێز هەروەری بگرێت هەرچەنا هەنێ جار زۆر مناڵمان هەیە وشیارە ڕووی نایە قسە بکات ئەڵێ ئێستا گاڵتەم پێ ئەەکەن ئەو حاڵەتەشمان هەیە بەڵام لە دوایەوەی کە ئەچێتە مەکتەبەوە زیاتر دەرکی بۆ دروستە بێت کە مناڵەکان زیاتر گاڵتەی پێ ئەەکەن ئەم ناتوانێت تعبیر لە قسەکانی بکە وەکو ئەوان. باشە ئەڤین خان ئەرکی دایک و باوک چێ لێرەیە و لە چ ساڵێکە نیشانەکان دەرەکەوێت لە چ تەمەنێکە نیشانەکان دەرەکەوێت دایک و باوک ئەرکی چیە و ڕۆڵی چییە بۆ ئەوەی کە زووتر بەدەم ئەو کێشەیە مناڵەکان بچن چارەسەری بۆ بکرێت. ئێمە دایک و باوک دابەشەکەین بە دوولایەن لایەنێکیان ئەوەیە بەداخەوە گاڵتەیان پێکەن و زۆر شتەکە بە تەبیعی ئەگرن و ئەڵێ خۆی بە مروری تەمەن و کات و تێپەڕێنێ و چاکە بێ. لایەنێکی ترمان هەیە زۆر بە خەم خۆرانە یەتە پێشەوە لی وکە چارەسەری ئەکا حاڵەتی یەکەم ئەوەیە کە ئەکرێت دایک و باوکەکە زۆر لای ئاساییکەنەوە کاتێ بۆ نمونە کەسەکە قسە ئەکات تەئەتەی هەیە لە شێوازی ئاخافتن و قسەکردنەکەیە زۆر سەرنج نەخەنە سەر ئەو پۆینتە یعنی بنیانەوێت مەسەلەن بڵێن ئاگات لە خۆت بێ ئەوە وا چاکە لێرە وردە هەوڵ بن شتەکەی لە ئاسایی بکەنەوە گوێ لێ بگرن زۆر بە تەبیعیانە حاڵەتێکی تر ئەوەیە کە زۆر سەرنج نەخەنە سەر شێوازی قسەکردنی لە ناو کۆمەلگایە طبعا حەز ناکە لە ناو کۆمەلگا و لە قڕەباڵغیا قسە بکەن بۆیە هەوڵ بن کە لەو لایەنە تۆزە کەناری بگرن یعنی زۆر هەوڵ نەیە قسە بکە لە ناو کۆمەلگا تا ئەوەی متمانەی بۆ ئەگەڕێتەوە. باشە لە خاڵی یەکمان باسە لەوە کرد کە دایک و باوکەکە ڕەنگە حاڵەتەکە لەسەر قورستر بکەن یان گاڵتەی پێ بکەن دایک و باوکی لەو جۆرە هەیە کە گرفتێکی زیاتر بۆ مناڵەکەیان دروست بکەن لە قسەکردنە. بەڵێ من خۆم چەند جار بینیومە دایک و باوکە بەلایەوە ئاساییە هەتا ئەوەی خۆی گەورە بووە باسیەکە کە من خۆم گەورە بووم هاتووم بە مشور و بە هانای خۆمەوە ئەگینا هیچ کاتێک هاوکار نەبوون و توانە خۆت باشە بیکە گەورە بووی. باشە جا خاتو ئەڤین ئەگەر پێمان بڵێیت ئایا ئەم کێشەیە کۆنتڕۆڵ ئەکرێت یان بنەبڕ ئەکرێ؟ خۆشبەختانە کۆنتڕۆڵ ئەکرێت ئەگەر تۆ لە مناڵێەوە هەتا چەند زووتر بەهانایەوە بڕیت زووتر کۆنتڕۆڵی ئەەکەیت بەڵێ لە ساڵ 80 بۆ 85 دیراسات دەری خستووە کە کۆنتڕۆڵ ئەکرێت و ئاسایی ئەبنەوە. باشە ئەی ئەگەر ئێمە هەندێک جارە بینین ئەم کەسانە گۆرانی ئەڵێن هیچ کێشەیەکیان نی لە قسەکردنا کێشیان هەیە ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی؟ زۆرینەیەک لە تەکنیکەکان ئەوەیە من هەمیشە ئەڵێم بە تەنیا دانیشەوە هۆتفۆنێ بخەرە گوێت و گۆرانیەک بڵێڕوانە و دوای ڤیدیۆی خۆک و تەسووری خۆت و سەیری خۆتکە هیچ مشکلەیان نییە چونکە ئەمان مشکلەی ترسی کۆمەلگایان هەیە شەرمیان لە کۆمەلگایە بە تایبەت دەگەر کەسێکی تازە ببینن ئەگەر ڕەگەزێکی جیاواز لە ڕەگەزی خۆیان ببینن لەو حاڵەتانە زیاتر ئەبێت. باشە کاتوەبین چی سەبارەت بە کەسێک کە لە قسەکردنێکی ئاساییە هیچ گرفتێکی نەبێ بەڵام نەتووڕەبوونە درەنگ وشەکانی بۆ بێت حاڵەتەکە دەرونیە حاڵەتەکە لە ئینفعالیەوە دروستە بێت هەڵچوونێکی ئینفعالی و عاتفیە دروستە بێت ئەی بۆ نمونە لە کاتی هەڵچوونەکان و لە کاتی سۆزدارەکانی شاکێشیان بۆ دروستە بێت. باشە کاتە تەکنیکەکان چییە بۆی کە کەسێک کە کێشێکی لەم چەشنەی هەیە بتوانێت زاڵ بێت بەسەر کێشەکە یان کۆنتڕۆڵیکە؟ تەکنیکی زۆرە ئێمە لە عادەتە لە مناڵە ئەبێت لە زمانەوە دەست پێ بکەین وەکوی کەیکە تازە زمانەگرێ لێوانێت تەمرینی عەزەڵەی زمانی بەڵام بۆ گەورەکان چونکە زیاتر بڵین ئاگاداری خۆیەتی و زیاتر ئەتوانێت ئیدراکی باشتر و بەقوترە زۆر باشتر ئێمە ئەتوانین ئیشی لەگەڵا بکەین چونکە تەمرینەکانی گەورانەیە یعنی یەکێک لەوانەی کە وتمان ئەتوانین زۆر ئاسانە کە بۆ هەموو کەسێکە گونجێ چونکە ئێمە تەمرینی زمانەکان بۆ هەموو کەسێک ناگونجێ لە کەسێکە بۆ کەسێکەوە جیاوازە چونکە حاڵەتی سوکت هەیە و حاڵەتی قورسیشت هەیە. باشە لە مناڵەکەیە ئەگەر پێمان بڵێ تەکنیکەکان چییە کە بووی بەکارهێنن ئێستا بۆن ئەگەر حاڵەتێکت لابێت چۆن دیاریەکرێت حاڵەتەکەی ئەم مناڵە چییە و ئەو تەکنیکەی کە بۆ چارەسەرەکەی بەکارهێنرێت چییە؟ یەکێک لەو طبعاً وازەحا کاتێک کە تۆ تێستی ئەەکەیت کە زانیت ئەمە مشکلەی زمانی هەیە و بە تایبەت زمانگرتنی هەیە لە کام مەرحەلەیەتی ئاسانمان هەیە و قورسمان هەیە یەکێک لەو تەکنیکانە کە باسی ئەەکەین ئەین بە مناڵ ئەوەیە بەبێ ئەوەی خۆی بزانێت بە خۆی دایک و باوکەکە
چیرۆکی بۆ بخوێنەوە زۆر بەخاوی تاکو ئەویش بتوانێت ڕێکی زمانی بۆ بکات لەگەڵیا یەکێکی تر لەوانە کاتێک کە قسە ئەکات دایک و باوکەکە تەحمولیان هەبێت لەگەڵیا و بتوانن گوێ لێ بگرن بە شێوازێکی ئاسایی کاتێک بۆ نمونە لە وشەیەکە غەڵەتەکە خوا عەزیێت نەبێ ئەومان بۆ دووبارە ئەکەیتەوە بە هەمان شێواز دووباری کرد و بەڵام بەخاوی بۆیە مناڵەکە وردەوردە ئەم فشاری لاکەمە بێتەوە ئەتوانێت زۆر بە ئاسانتر تعبیری لێ بکە ئەڵێ خۆ من فعلەن ئەزانم کەوا بێت مشکلی نابێت چکە کاتێک کە لە کاتی قسەی زۆر بەپەلەیە قسە ئەکات تۆ بتوانی بیوەستێنی پاوسێکی بیتێ بڵێ بێ زەحمەت دووبارەی کەرەوە بۆم لێرا وردەوردە مێشکیش فێری ئەەکەی کە ئێمە چۆنچۆنی ئەتوانین تعبیری لێ بکەین لە ناو قڕەباڵغیش باشە ڕاهێنانەکەیە کە بکرێت بۆ مناڵانە ئەوەی کێکە لەو ڕاهێنانەی کە ئەیکەین بەڵێ ڕاهێنانەکان ئەمە چیرۆ خوێندنەوە و جۆلەگرتن باشە چیتر هەیە کە بکرێت بۆ باشکردنی قسەکردنی ئەو مناڵە ئەوەی کە زۆر باشە ئێمە ئەمانەوێت چی بکەین ئەم مەسڵانەمان بۆ خاو بێتەوە یەکێک لەوانەیە کە زۆر باوە ئەتوانین بڵین بنێژ جوین کە ئیش لەسەر ئەم ماسوولکانە ئەکات هەتا بتوانێت خاوتری کات و یەکێک لەوانە فوکردنا قەسەبە بەکاری بێنێت میزەڵان یا قەسەب میزەڵان زۆرین ئەڵم فیکەیەکی بنەوەی تۆتۆین با مێشتان بەرێگرنگەوە لە بروی ئەو هەناسەی کە هێتی بتوانێت دەریکات بەڕاستیەوە چارەسەرە ئەکی چارەسەرە باشە جا ئێستا ئەمە هەندێک تەکنیکە بۆ خۆیان کۆمەڵگا چۆن لەگەڵ ئەمانە مامەڵەکە کۆمەلگای مەعادەتە لە دایک و باوکەوە دەست پێەکەین چونکە دایک و باوک سەپۆرتی گەورەی ئەساسی مناڵە کاتێک کە ئەم دوانە بتوانن وەکو دوو مەلائیکەت لە ملەولای مناڵەکەەوە بۆستن کۆمەلگا ناتوانێت دژیان بۆستە یعنی من ئەگەر مناڵەکەم مشکلی زمانی هەبێت ئەگەر یەکێک بێوێت گاڵتەی پێ بکات من لەو دەقابی وەستێرمانێ و قسەکەی پێڕەتکەمەوە چایکە دووبارە ناتوانێت بێتوانێ و ئەو گاڵتەی پێ بکات ئەمە بۆ مناڵە بەڵام کەسی وامانەیە گەورەیە بۆ منە داوای یەکێک لە کێشەی ئەمانەڵێت لە دۆخێکا کە لە پڕە ئەبێ قسە بکەم لەم کاتانە سترسم گرێمەنەی تخرابم ون منە کاتێک تەکسی ئەگرێت تەکنیکی هەیە بۆ گەورەکان یەکێک لە تەکنیکەکان درێژکردنەوەی قسەیە عادەتەن ئەوانەی کە مشکلەی تەتەیان هەیە لە شوێنێکە ئەوەستن بۆیە ئەم یەکسەر زانە لەکوێ ئەوەستێ لێرە پێویستە ئاگاداری خۆی بێت و خاوی بکاتەوە فێڵ لە بەرامبەرەکات تاوای لێ فعلەن بەڕاستی چاکە بێت باشە ئەڤێخان باسی چارەسەری مناڵمان کرد دواترینە سەر چارەسەرێک کە بۆ گەورە ساڵان بکرێت بەڵام چارەسەری پزیشکی ئەم چارەسەری ئەم حاڵەتە ئەکات لە مناڵ و لە گەورە ساڵانە یان دەرونی ئەتوانە چارەسەری ئەمە بکات حاڵەت و بێکە جیاوازە حاڵەت و بێکە وتمان مشکلێ ئەکرێ کەسەکە پێشتر مشکلەی زەرعی قەوقاعیە بێ زەرعێکی بۆ بکەن یان هەیە لێرە زمانیان گیراوە ئەمانە کە مشکلەی قودانیان هەیە مشکلەی لە مناڵیش فایبەرێکە لە ژێر زمانە زۆرینی مڵانە فایبەرەکەی بۆ لابن ئەڵێ ئەوە بەپێی مناڵ لە گەورە ساڵانە بۆی کە کێشەی لە پیتێکانە بێت لە درەنگ قسەکردانە بێت ڕاستە ئەوە بەپێی ئەو مناڵێ ئەو حاڵەتی هەبێت کە فعلا مشکلەی زمانی هەبێت کە پێویستی بە جیراحەیە تدخل کاتو دوای ئەوە ئەکی دەسەکرێتەوە بەڵام ئەکرێت بڵین چارەسەرە دەرونیەکە لە هەم ڕێگایکی باشترینە هەم لە بۆ مناڵ هەم بۆ گەورە ساڵان هیچ لایەنێکی طبی نەبێت بەڵێ لایەنە یەکسەر دەسەکەین بە ئیتیجاهی لایەنی دەرونی و ڕاهێنانەکان لەگەڵ ڕێنمایەکانی بەڕێز دۆکو کەسێکی دەروون ناس چارەسەرکاری دەرونی پێویستەکە هەنێک جار دەرمانیش بەکاربهێنن بۆ هێوربوونەوە وەکوتمان هەنێ حاڵەتمان هەیە پێویستە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمەی کە باسم کرد هیچ دیراسەتێک تا ئێستا دەری نەخستۆ کە پێویستی بە دەرمانە بە ڕاستەوخۆ ئەوەی کە پێویستی بەلایەنە ڕاهێنانەکەیە باشە بۆ گەورە ساڵان تەکنیکەکان چییە کە بەکار بهێنرێت بۆ چارەسەرکردنی و کەسانی کە و حاڵەتیان هەیە بۆ گەورە ساڵان عادەتەن بۆ گەورە ساڵان مشکلی ئەوانەیە کە جەڵدەی دەماخیان هەیە ئەمانە زیاتر ئەچێتە لایەنی قاڵبی پزیشکیەوە کە یەکەم جار سەرەتا بە دەرمانۆشە دووەربگرێت زائیدەن دوایەوە ڕاهێنانی پێ ئەکرێت بە هەمان شێواز مشکلی زمانیان هەیە قورسی زمانیان هەیە کە ئەکرێت هەوانیش ڕاهێنانەکانیان تایبەت بن. باش ئەو پیتانە دیاریکراوە کە هەم لە مناڵانە هەم لە گەورە ساڵانە گرفت بۆ دروستە بێت زۆر ئەو پیتانە دووبارەکەنەوە پاشان نەتوانن وشەکە بڵێن خۆی دیراسات ئەڵێ حروف عیلەکانە کەچە و یێ و ئەمانەیە بەڵام زۆر ئەکرێت ئەمە پژڕاست نەکراوەتەوە هەنێک هەیە وەش نیێتە چەند پیتێکی تریشمان هەیە وەکو چی پیتەکان وەکو ف وەکو ق کە کێشیان لە وتنی ئەوانەش هەیە باشە کەسێک کێشەی لە وتنی پیتی فیە هەبێ بۆ نمونە یاقە هەبێت چۆن چارەسەری ئەمە ئەکرێت ڕاهێنانەکان چییە کە بۆم کەسە بەکارهێنرێت ڕاهێنانەکان سەرەتا ئەبێت ئێمە مشکلەمان ئەوەیە زۆر بەخاوی ئەبێ بڕوات هەنێک جار هەیە دایک و باوک سەبریان نییە
تۆ چەند ساڵە ئەم مناڵە پێوەی ئەناڵێنێ چاوەڕێ بە یەک ڕۆژ بە دوو ڕۆژ بە ڕاهێنانێ دوو ڕاهێنان باش بێ چکە یەکەم شت ئێمە ئەبێت سیقەلای مناڵەکە دروستکرێت کە ئەبێ ئێمە فعلا ئەمە چارەسەری هەیە دواتر یەیتە سەر شێوازی ڕاهێنانەکان کە دەست پێ ئەکات زۆر باشە. ئەگەر لە کۆتای گفتوگۆکەمانە خاڵێک ماوە ئەتەبێت ئاماژەی بۆ بکەی فەرموو دەسەکانە خۆش بێت هەرەوەنا تەنها هیوادارم کە دایک و باوک تۆزێ بە باشتر بە هۆی بەبوونی ئەمانێ بە باشتر لەگەڵ مناڵەکانیانە بتوانن مامەڵە بکەن و ئاگاداریان بن کە سەیری هەنێک لایەنی ترس نەکەن کە ئەوە کاریگەریەکی زۆری هەیە لە ناو تەکنەلۆژیایە و جارێکیان چاپێککەوتنێکی زۆر زۆر جوانیان کردبوو ئەوی دەیوت لەوانەیە ئێمە لەگەڵ ئەوانە لە یەک سانیە قسەکردنا بۆ وشەکان جیاوازیمانە یەک تۆز ئەم یەک سانیانە دان بە خۆمانە بگرین بە جوانی مامەڵین لەگەڵکەین بۆەوەی کە متمانە بەخۆی لەوانە کەم نەکەینەوە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. بەخێر بێت.